لە یەکێک لە گەڕەکە کۆن و دیارەکانی بەغدای پایتەختی ناویش گەڕەکی کیفاحە. زۆرینەی دانیشتوانی ئەم گەڕەکە کوردانی فەیلی بوون. سەردەمانێکی زۆر بەهۆی زڵم و ستەمی ڕژێمی بەعسەوە کوردانی فەیلی دووچاری یان گۆڕینی ناسنامەکەیان دەکرد یان تووشی دەربەدەری و کوشتن و بڕین دەبوون. لە دوای پرۆسەی ئازادی عێراقەوە زۆربەی کوردە فەیلیەکان گەڕانەوە زێدی خۆیان، بەڵام هێشتا حکومەتی عێراقی وەکو بیانیەک مامەڵەیان لەگەڵ دەکات. إمنا كرد فيلي بالمظلومي من إمنا لا وقت ما بدما يدور 8 صالة باوقم لا شارع كفاح مال ديري من تعال الآن ما لها هسه 8 صالة هر دولتي بشهد لهر دولتي بشهد 5 صالة اللي تبني شهد ها جنسية دنبيد إمنا هي 8 صالة أجل إيوه كرد إيراني تبعيا أكثر جناسين هسه ويا خلف الله عليهم ويا بني لام ويا الربيعيين. ئێستا زۆرینەمان لە ناسنامەکانماندا کراوین بەعەرەب، ئەوەش لە ترسی بەعس. سوپاسی و هۆزانەیەکین تا ئێستا ئێمەیان لەخۆ گرتووە، بەڵام ئێستا دەمانێت بگەڕێنەوە سەر ناسنامەی ڕەسەنی خۆمان کە کوردی فەیلین. ئاوتنا خلف الله عليهم رايتهم بيضة، أما هسه أنا بدي أرجع إلى أصول الفيلية استنادا إلى قرار. باسم عوادی و تەبێژی حکومەتی عێراقی دەڵێت دوای ئەو نووسراوی پەرلەمان تایبەت بە دۆسیەی فەیلیەکان سەرۆکوەزیران وەزیری ناوخۆی ڕاستپاردووە لە نزیکترین کاتدا راپۆرتێکی پوخت لەسەر ئەو پرسە ئاراستەی بکات و کار لەسەر گواستنەوەی ناسنامەی کوردانی فەیلی لە بیانیەوە بۆ ناسنامەی عێراقی بکرێت. الاهتمام كبير جدا من الحكومة العراقية. گرنگێکی زۆر لەلایەنم کابینەوە بەم پرسە دراوە. سەرۆکوەزیرانیش خۆی چاودێری دەکات و لەو بڕوایەدام وەڵامی نووسراوەکەمان لەلایەن وەزارەتی ناوخۆوە پێبگاتەوە. پشت بەخوا بڕیاری زۆر باش و دڵخۆشکەر دەدرێت بۆ براکانمان لە کوردانی فەیلی. ئەوان هاوڵاتی ڕەسەنیە وڵاتن و کێشەی ناسنامەکانیان چارەسەر دەکرێت. القانوني في داخل العراق. لەگەڵ هەوڵەکان بۆ چارەسەرکردنی کێشەی کوردانی فەیلی لە گۆڕینی ناسنامەکانیان لە بیانیەوە بۆ عێراقی، بەڵام وەکو کوردە فەیلیەکانی نیشتەجێی بەغدا دەڵێن هێشتا ڕێوشوێنەکان جددی نییە. بێستون سەلام، کورسات نیوز، بەغدا.